ئێستا لەگەڵ منابڵند ئیسماعیل ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان میوانە بێت. سپاس دەکەین، سپاس بۆ ئامادەبوونتان. با بەوە دەست پێ بکەین کە بۆ چونتان بزانی لەسەر ئەم هەنگاوەی کوردستان 24 کە بۆ پاراستنی یەکڕێزی و یەکدەنگی لایەنەکانە. زۆر سپاس. ئەکەید هەر هەنگاوێک بۆ یەکڕێزی و تەبایی نێماڵی کوردبی کارێکی زۆر پیرۆزە دەستخۆشتان لێ دەکەین. هیوادارین کە ئەمە هاندەرێک بێ بۆ ئەوەی هەموو لایەنە سیاسیەکان چاو بە سیاسەتی خۆیان دابخشێنەوە و هەنگاو بەرەو یەکڕێز و تەبایی بهاوێژن. بەڵێ باشە، بڕیارە پارتی و یەکێتی لەسەر ئاستی باڵا کۆ ببنەوە و ئەو کۆبوونەوەیە ئەتوانین بڵێن کەی دەکرێت، کاتەکەی دیاری کراوە؟ هەر کاتێک برادران یەکێتی حاضر بن وەڵاممان بدەنەوە بە تاکید ئێمە ئامادەین سەردانیان بکەین وەکو پارتی دموکراتی کوردستان. باشە، ئێوە ناکۆکیتان لەگەڵ یەکێتی هەیە، بەڵام چەند جارێک لەگەڵ لایەنەکانی دیکەش دانیشتنتان کردووە، بۆچی ڕاستەوخۆ لەگەڵ خود یەکێتی کۆدان بنەوە؟ پارتی دموکراتی کوردستان هەمیشە لەگەڵ ئەوە بووە کە مخاتەبەی ڕاستەوخۆ هەبی و پێویست ناکات لە ڕێگای ڕاگەیاندن و سۆشیال میدیا پێیان بۆ یەکتر بنێرین، دەکرێت لەسەر مێزی گفتوگۆ و کێشەکان بخرێنە ڕوو و بە تایبەتی لە کۆنگرەی سواردەی پارتی دموکراتی کوردستان جارێکی تر تاکید لەسەر ئەوە کراوە کە ئێمە لاپەڕەیەکی نوێی هەڵدەینەوە سەردانی تێکڕای لایەنە سیاسیەکان بکەین، بە تایبەتی لە نەویاندا یەکێتی نیشتیمانی کوردستان، چونکە زۆر کاری هاوبەشەیە کە ئێمە یەکێتی دەتوانین بیکەین و لە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بی. بەڵام بەڕاستی هەندێک تەسعید لەلایەن برادران یەکێتیەوە کراوە، هێرش کرایە سەر حکوومەت و لێرە و لەوێ وەزیر و وەکیل وەزیرەکانیان بەشێکیان بەشدار نابن لە کۆبوونەوەکانیان دەوام ناکەن و تەسریحی لا بەلاش لێرە و لەوێ کرا، بە تایبەتیش ئەوانەی کە لێدوانیان دەدا لەسەر گیر و گرفت و نیگەرانیەکانی یەکێتی ئەوانە نەبوون کە لە تیمی بەڕێزی یەکێتین، خەڵکانێک بوون مەسئولی مەڵبەند ئەندامی سەرکردایەتی کە ئەسڵەن ئەگەلیان بپرسی نیگەرانیەکانتان لەکوێ لەوانەیە نەشزانن یەکێتی لە سینی گەرانە، بۆیە ئەمە وای کرد کە دانیشتەکان دوا بکەوێ، بەڵام لەگەڵ ئەوەشدا بە تاکید هەر دەبێت دابنیشین و هیچ ڕێگایشترمان لە بەردەمدانیە. باشە، بەڕێز بڵند دیارە فۆکسەکە بۆیە ئێستا لەسەر هەردوو ئەم پارتە گەورەی کوردستانەکە یەکێتی و پارتیەکە کۆ ببنەوە بەیەکەوە، چونکە هەردوو لایەن حکوومەت پێک دەهێنن و ئەوەی کە پێکهێنەری حکوومەتن ئەمە وا دەکات کە زۆر جەخت بکرێتە سەر ئەوەی کە بەیەکەوە کۆ ببنەوە. تا چەند ئێوە ئامادەیتان تێدایە کە کۆ ببنەوە بۆ ئەوەی کە ئاستەنگ نەبکەوێتە بەردەمی چرخی پێشکەوتنەکانی حکوومەت و کارەکانی حکوومەت ڕایی بکرێت؟ ئێمە هەمیشە ئامادە بووینە بۆ کۆبوونەوە، کۆبوونەوەکان لە ئاستی مەکتەبی سیاسی بیانیش ئەگە گرفت لە حکوومەت هەیە نیگەرانیک لە لای تیمی یەکێتی هەیە لە حکوومەت دەکرێت لە ناو کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران باز بکرێت، بەڵام بەڕاستی ئەوەی کە ئێمە لێی نیگەرانین، خۆ هەر یەکێتی نیگەرانی ئێمەش زۆر نیگەرانیمان لە یەکێتی هەیە، بەڵام نامانەوێت لە سۆشیال میدیا و لە ڕاگەیاندن هاوڵاتیانی کوردستانیش پێ ناڕەحەت بکەین. پێمان وایە هەندێک زار بەڕاستی ئەوە یەکێتی دەیکا، ینی هەندێک بابەت داخلی سیاست دەکاوە، هەندێک کێشەی زۆر بچوو گەورە دەکا و زەقی دەکاتەوە کە ئەمانە لەوانەیە لە کۆبوونەوەیەکی ئەنجومەنی وەزیران چارە بکرێ. یەکێتی نەک هەر یەکێتی، هیچ حیزبێک سیاسی ناکرێت تهدیدی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیانیش تهدیدی دوو ئیدارەی یانیش کشانەوە لە حکوومەتیانیش چوونەوە باوەشی بەغدا وەکو ڕێخەیەش سیاسی بەکاربیینی بۆ ئەوەی تهدیدی لایەنێکی تری پێ بکە. ئەمانە هێڵی سوورن، ناکرێت هیچ لایەنیش سیاسی پەنای بۆ ببە، یانیش تهدیدی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و لایەنێکی سیاسیان حکوومەت بۆ بکەی کە لە فڵان شوێن سەروەتی ژێرزەمین هی منە لە ژێر دەسەڵاتی منە، یعنی ئەمانە کاری زۆر خراپن، چونکە نا پارتی نەیەکێتی بۆی نییە سەروەتی هەرێمی کوردستان بە خۆی بزانیت، ئەو سەروەت و سەرمای لە زاخۆ هەیە، هی هەموو هەرێمی کوردستانە، ئەوەی لە سەمسەماڵ و لە سلێمانیش هی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانە. ئەمانە ئەم بابەتانە بابەتی حکومڕانینە، ناکرێت حیزبێک سیاسی پەنای بۆ ببات. باشە، بەڕێز بڵند ئەوەی کە هەردوو لا باسی لێ ئەەکەن ئامانجی سەرەکی پاراستنی دەستکەوتەکانی هەرێمی کوردستانە، هەر لایەنێکە گفتوگوی لەگەڵ ئەکرێت دەڵێن کە ئێمە دەمانەوێت دەستکەوتەکانی هەرێمی کوردستان بپارێزین. باشبوونی پەیوەندی نێوان پارتی و یەکێتی تا چەند کاریگەری ئەکات لەسەر پێگەی سەنگی هەرێمی کوردستان و پاراستنی ئەو دەستکەوتانەی کە هەرێمی کوردستان ئێستا بەدەستی هێناو و ئێستا هەیەی؟
تەباوی یەک ڕێزینێ و ماڵی کورد بە گشت هێزە سیاسەکانەوە بەتایبەت بینی پارتی وێچێتی من پێم وایە ئەولەویەتی پاراستنی هێزێکی گەورەی بۆ پاراستنی قەواری هەرێمی کوردستان و بەرەو پێشبردننیەوە ڕوبەڕووبوونەوەی کێشەکانی کە لەگەر بەغدامان هەیە و زیاتر دەرگای دنیای دەرەوەمان بەسەدا دەکرێتەوە تەدەخولاتی ئیقلیمی کەمتر دەبێتەوە من پێم وایە ئەولەویەتی کاری هەرێمی کوردستان و حیزب سیاسەکان بەتایبەتی پارتی وێچێتی ئەوەیە کە یەک ڕێز بن بزانن گرفتەکان لەکوێ لەسەر کام بابەت ناکۆچ هەیە چونکە خاڵی هاوبەش یەکزار زۆرە سەوابەت یەکزار زۆرە ئەگەر ناکۆچێت شەوی پێم وایشتی زۆر لاوەچێ دەتوانین چارەسەری بکەین بەڵام بەڕاستی ئەمە بەکردار دەوی تەنها بە قسە و بەڕاگەاندن نابێت. بەڕێز بڵند دوێنێ پارتی دموکراتی کوردستان سەردانی یەکگرتووی کرد سەردانەکەی دیکە یاخود ئەم جارەیان پێچان وایە سەردانی چ لایەنەگەکات و ئایا زانیاریتان سەبارەت بەوە هەیە؟ بەتاکید سەردانێکی باش بۆ لای برادرانی یەکگرتووە ئەو بەرنامەیە بەردەوام دەبی بۆ لای تێکرای پارتە سیاسیەکان ئەم بەرنامەیە ئەکید من نازانم ئەمڕۆیان بەیانی سەردانی کوێ دەکەم بەڵام بەردەوام دەبێت و تا هەموو حیزبە سیاسیەکان دەگرێتەوە. بەڵێ باشە دەوترێت کە هەوڵی نێوەندگیری هەیە ئایا ئێوەکو پارتی دموکراتی کوردستان پێویستان بە نێوەندگیری هەیە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان؟ نەخێر نێوانی پارتی وێژێتی نەگەیشتێتە ئاستێکی وا خراپکە پێویستمان بەوە بیکەلایەنێک نێوانگیری نێوانمان بکە بەعکسەوە ئێمە وێچێتی هەمیشە ئەو کاتانێک کە زۆریش گرنگی هەبووە پەیوەندیمان هەر هەبووە لە ئاستی تەلەفۆن لە پەیوەندیکردن بە یەکترەوە پێم وایە بە نێوانی پارتی وێچێتی پێویستی بەوە نییە و دڵنیاشم لە ماوەیەشی نزیک پارتی وێچێتی دادانیشن و چارەسەری تێکرای گرفتەکانی دەکرێت چونکە هیچ ڕێگایەکی دیمان لە بەردەمدانە ئەوەی ئێمە دەیبینین وەکو پارتی دموکراتی کوردستان دەزانین کە لە کۆمەلگایەکی فرە حیزبی و فرە پێکهاتە و فرەچەشن ئەکید ململانێش دەبێ و ئەو ململانەیەش بەڵام دەبی هێڵێکی هەبێ ناکرێت تەزاوزی هەموو شتێک بکات دەبی هێڵێک هەبێ سنوورێک هەبێ نەبەزێندرێت دەکرێت هەموو شتێک بە قوربانی بەرژەوەندی گشتی بکرێت بەڵام ناکرێت هیچ شتێکی بەرژەوەندی گشتی بە قوربانی دەستکەوتێکی حیزبی یان تاکە کەسیانیش لایەنێکی سیاسی بکرێت من پێم وایە ئەگەر لەسەر ئەم هێڵە بڕۆین هەموو لایەکمان دەتوانین تەفەهم بکەین و کێشەکان هێندە ئاڵۆزنینە چونکە ڕاستە لەوانەیە نیگەرانی لە هەردوو لە هەبی بەڵام شتی زۆر بچووکن و شتی گەورەتر و خاڵی هاوبەشمان ئەوەندە زۆرە کە دەتوانین پێکەوە دابنیشین بە دانیشتنێک دوو دانیشتن هەموو چارەسەر بکرێت. باشە بەڕێز بڵند باس لە دەستکەوتە گشتیەکان ئەەکەیت پاراستنی دەستکەوتەکان ئەرکی هەموو لایەنەکانە وەک باسیەکەی ئایا هەموو لایەنەکان پابەندی ئەمە بوون؟ ئەگەر بەڕاستی قسە بکەین بە سەراحەت بڵێن نەوەڵڵا بەداخەوە کەلتورێک لە هەرێمی کوردستان هاتۆتە پێش و بۆتە عادەتێک کە حیزبە سیاسیەکان بەشێکی زۆریان لەسەری دەڕۆن ئەویش ئەوەیە کە هەموو بابەتێک دەقۆزنەوە بۆ مەسلەی بەدەستهێنانی دەنگ یعنی ئەمە حاڵەیەکی زۆر گەورەیە نا هەموو کاتێک کاتی ململانەی دەنگە ململانەی هەڵبژاردنە نە هەموو سنوورێکیش دەکرێت ببەزێنرێ ینی ئەمە مەجالی تێدانی ئێمە وەکو پارتی پێمان وایە لە کاتی هەڵبژاردن و ململانەی کە دەکەوینە نا هەڵبژاردن سروشتیە هەندێک بابەت لە سەرێکتریش باز بکەین بەڵام لەوێش ناکرێت هێڵی سوور ببەزێنین چکە لەوانەیە دوو لایەن کە ململانەی یەکتری دەکەن و هێرش دەکەنە سەر یەکتر بەیانی ناچار بن کە پێکەوە هاوپەیمان بن بۆ دروستکردنی کابینەیەکی حکومڕانی بۆیە لەوێشەوە دەبی خاڵی هاوبەشەکان لە بەرچاو بگیرێن و هەموو سنوورێک نەبەزێنرێت. باشە پرسیارێکی در کە دێتە ئاراوە ئەوەیە کە حیزب و لایەنەکان لە جێبەجێکردنی کارنامەی حکوومەت وەکو یەکتر ئەوانەیە کە بەشدارن بێگومان وەکو یەکتر توانیویانە کارنامەی حکوومەت بە شێوەیە کاری تیا بکەن کە هاوکار بن لە جێبەجێکردنەکەی؟ من لە حکوومەت نیم نازانم هەموو تەفاسیری مەشاکلی نا حکوومەت نازانم بەڵام ئەوەی کە دەرچی پێ دەکەین و دەزانین و دیارە ئەوەیە کە بەداخەوە ینی بەشێک لە لایەنەکان هەمیشە ئەوەش بووتە کەلتورێکی خراپکە لە حکومڕانی بەشدارن و پێچیان لە لای معارەزەیە ینی گەمەکردن لەو نێوەندە کارێکی زۆر هەڵەیە پشتگیری نەکردنی بەرنامەکانی حکوومەت هۆیەکی ئەساسیە کە بەڕاستی لێک لەو نیگەرانیانەیە کە ئێمە هەمانە بەرامبەر برادرانی یەکێتی وە زۆر لایانی تریشانی هەندێک کاری هاوبەش هەیە مەفروض هەموو لایەکمان دیفاعی لێ بکەین بەرنامەی چاکسازی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نوێن بەتایبەت وازحە هەموو لایەکمان لەسەر ڕێکەوتین پێویستە هەموو لایەک پشتگیر لێ بکەین بەڵام دەبینین لێرە و لەوێ ئاستانجیشی بۆ دروست دەکرێت و لە زۆر بابەتی تریش ینی ئێمە نیگەرانیمان لەوە هەبووە کە یەکێتی برادرانی یەکێتی وەکو پێویست بڕیارەکانی حکوومەتیان لە
سنوورەکانی ژێردەسەڵاتیخوان وەک پێویست جێبەجێ نەکردو هاوکار نەبوونەوە بۆ کۆکردنەوەی داهات زۆر بابەتی تریش کە پێویست ناکات بچینە ناو تەفاسیلی بۆیە پێمان وایە نیگەرانیەکانی ئێمە ئەوەیە کە مەفروزە مادام کابینەیەک هەیە هەمومان لەسەر بەرنامەیەک ڕێککەوتین پێکەوە مەفروزە تا خاڵی ئەخیر پێکەوە دیفاعیشی لێ بکەین و کاریش بۆ سەرکەوتنی بکەین. باشە بەڕێز بڵێن من جاپرسیارم لە جەنابتان سەبارەت بەوەیە کە ناوچەکە بە چەند گرژی و ئاڵۆزیەک تێئەپەڕێت ناکۆکیلانەکان لەم قۆناغا ئەتوانین بڵێن چ مەترسیەک دروست دەکات لەسەر لاونچەکە؟ هەموو کات ناکۆچی نێوان لایەنە سیاسیەکان مەترسیە بە تایبەت لە بارودۆخی ئێستا کە دەبینین وەکو جەنابەت باس کرد ناوچەکە بە بارگرژی و ململانێکی یەکجار گەورەی نێودەوڵەتیدا ڕەت دەبێ پێویستە لەسەر هێزە سیاسیەکان بە تایبەتی ئەوانەی کە هێزیان هەیە ئەوانەی کە باڵادەستن ئەوانەی کە وەکو پارتی وێچێتی کە لە حکوومەت بەشدارین ئەوانەی کە لە بەغدا قسەمان دەڕوا مەفروزە یەک بین و بە تایبەتی لەسەر هەندێک شتی سەوابت کە لە بەرژەوەندی تێکرا هەرێمی کوردستانە ڕێککەوین و خاڵە ناکۆکەکانیش حتا ئەگەر چارەش نەکرێت دەکرێت جارێ فەرامۆژ بکرێن و لەسەر شتی گەورەتر ڕێک بکەوین. بەڵێ ئێمە سپاسی بڵند ئیسماعیل ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان و هەروها بەرپرسی لقی دوی پارتی دیموکراتی کوردستانەکەین کە لەم ڕووماڵە لەگەڵمان بەشدار بوویت و گفتوگۆتان لەگەڵ کردین. سپاس دەکەم.